حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە بڕۆکسل بەڕێوە چووە. پەری تایر پامنێری کەناڵ هەشت زانیاری زیاتری لەلایە لە بڕۆکسلەوە. پەری سڵاوت لێبێ، پێ بڵێ کۆبوونەوەکە لەسەر چ ئاستێک بووە، هیچ ڕاگەندراوێک یاخود گەڵاڵەیەکی ڕاستپێدراوێن هەیە؟ کۆبوونەوەی حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کەمێک پێشەسا کۆتایی هات لە پێناوی ڕابێژێکی نیشتیمانیا بوو. ئەنجامنامەی کۆبوونەوەکە بەو جۆرە بوو کە بڕیارە کۆمیتەیەکی هاوبەشان دروست کردووە لە پێش نەورۆزدا، بڕیارە کۆنفرانسێکی گشتی لە هۆڵەندا ئەنجام بدەن بە ئامادەبوونی سەرجەم ئەو حەزبانەی کە ئەمڕۆ و کەسایەتە سیاسیەکان کە لێرە بەشدار بوون لە پێناو ستراتیژیەکی هاوبەشە. من ئیبراهیمی عەلیزادە سکرتێری حەزبی کۆمۆنیستی ئێرانم لەگەڵدایە. دەمەوێت گفتوگۆی زیاتر کەم. بەڕێز ئیبراهیم سڵاو دەبێم کاتت باش. سەرەتا دەمەوێت لە جەنابتان بپرسم کە ئەو بارودۆخەیە کە ئێستا لە سووریا و لە ڕۆژاوی کوردستان هەیە چ کاریگەریەکی لەسەر ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت؟ بۆ بینەرانتان بە حوکمی ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران هەزینەیەکی گیانی و ماڵی یەکجار زۆر قورسی بە درێژایی ساڵانێکی دوور و درێژ لە پێناوی ڕاگررتنی ئەو وەزعدا دابوو. ئێمە هەر لێکدانەوەیەکمان بەسەر لەسەر ناوەڕۆکی گۆڕانکاریەکان هەبێ یەک واقعیەت حاشا هەڵنەگرا، ئەویش ئەوەیە ئەوە شکستێکی گەورەی جمهوری ئیسلامی بوو کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خواردی و بێجگە لەوانە خەمساردیشی و بێتەفاوەتیشی بەرامبەر بە ڕووداوانە شکستێکی ئایدۆلۆژیک بوو. شکستی ئایدۆلۆژیک و شکستی سیاسی و شکستی دارایی و ئابووری کۆماری ئیسلامی لەو پرۆژەیەدا کە بووی ناتوانێت کاریگەری نەبێ لەسەر باری ناوخۆی وڵات و ئەو کاریگەریانە وردە خەریکەن ئاشکرا دەبن. باشە. پێم باشە بپرسم بۆ خەڵکی زۆر جێگەی پرسیارەکەی حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەبنە یەک یاخود گوتارێکی هاوبەشان دەبێت لە پێناو ئەوەی کە بە یەک دەنگ ڕوبەڕووی ئەو بارودۆخە ئاڵۆزە ببنەوە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا دەبنەوانێ. ئەمڕۆژ هەندێک گفتوگۆکرا ناکۆکی زۆر هەبوو لە قسە و باسییاندا. ئەوە پرۆژەیەکە کە دەبێت بەکاری بۆ بکرێت، ئارزوویەکە کە ئێمە هەمانە ئێمە هەوڵی بۆ دەدەین و پێشم وایە ئێستا زمینەی لەبارتر لە چاوەڕابردوو خۆڵقاوە بۆ ئەو هاودەنگی و هاماهەنگیە، چونکە ئەگەر لەو بارودۆخەدا ئەم هەماهەنگی و هاوکاریە شکڵ نەگرێ ئەیکەی دەتوانێت ببێ. بارودۆخی سیاسی لەبارە، کۆماری ئیسلامی لە پاشەکشەیە، خەڵک ناڕازیە، بزوتنەوە کۆمەڵایەتەکان هەمووی ڕوو لە گەشەن، ناڕزایەتی و نەفرەت لە ئەو بارودۆخە کەیشۆتە لووتکەی خۆی. لەبەرەوە ئێستا ئەرچێکە ئەگەر پێی هەڵنەستن و هەنووکە خێرایی جوابی نەدەنەوە مانای ئەوەیە کە دەوری سیاسی خۆیان دەدۆڕێنن و نایبینەوە. پێم وایە کە ئەو هەست بە بەرپرسیارەتیکردنە بەهێزە و ئەمە هیوادارین بەوە بە ئاکام بکات. بەڕێز ئیبراهیم تۆ دەزانی کە لە ماوەی ڕابردوودا ئێران لە ڕێگەی حکوومەتی عێراق و داوای لە حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دابنێ مەسەلەی شەکدانانوانی کە لە باشووری کوردستان دابوون و سەرکردەکانیشان ڕادەست بکەنەوانێ. ئەم بابەتە چی بەسەر هاتووە؟ ئەوەی ڕاستی بێت داواکانی جمهوری ئیسلامی زۆر بوو و هیچ کەم لەوانە بەرەو ڕوویەمە نەکراوەتەوە بە هەمووی ئەوانەی کە ئەو دێڵێ، بەڵام لە هەمویان گرنگتر ڕاگواستنی بنکە بارگاکانمان بوو لە شوێنێکە بۆ شوێنێکی دیکە کە ئەوەش بە شێوەیەکی ڕێژەی کراوە تا ڕادەیەک. بەڵام ئێمە هەوڵ دەدەین و ئومێدەوارین لە بەرچاوگرتنی ئەو بارودۆخە لەبارەی کە هاتوۆتە پێشەوە لە بەرچاوگرتنی ئەو هاوسەنگی هێزەی کە گۆڕاوە قازانجی یەکێتی نیشتیمانی، قازانجی پارتی دموکراتی کوردستان لەوەدایە کە ئەو زەختانە لەسەر حەزبەکانی ڕۆژهەڵات هەڵگرن و خۆیان لەگەڵ بارودۆخی تازەی سیاسی بگونجێنن بۆ ئەوەی کە خۆیان زەرری زۆری تیانەکەن لە دوا ڕۆژێکدا کە لە ڕێدایە. لەم بارەوە قسەتان لەگەڵ حەزبەکانی باشووری کوردستاندا کردووە، هەمانگیتان هەبوو هەڵوێستی ئەوان چی بۆ لەم بارودۆخەدا؟ تا ئێستا بەداخەوە ئێمە یەک جار کۆبوونەوەمان کردووە تەنیا لەگەڵ بەڕێز قوبات تاڵەبانی، ئەویش مەجموعەیەک بەڵێنی داوە کە ئێمە چاوەڕێنین بەڵێنەکان جێبەجێ بێ، بەڵام لە سەرووی هەمووانەوە پێداچوونەوەیە بە بڕیاری ڕاگواستنیان کە شەڕێکی نەفسیە دەگەڵ ئێمەی دەکا حکوومەتی ئیسلامی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە، چونکە ئەگەر ئەو بڕیارە سەر بگرێ کاردانەوەیەکی زۆر نەرێنی و خراپی دەبێت لەسەر بیرروڕای گشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان و دووکەڵەکەی ڕاستەوخۆ دەچێت چاوی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەر کەسێکی دیکە کە بە دوای ئەو بڕیارەوە بێت. دنیاک سپاس دەکەم. ئیبراهیم عەلیزادە سکرتێری حەزبی کۆمۆنیستی ئێران.